عثمان اوجلان سیاستمدار و برای عبدالله اوجلان ڕێبەرێ پێکەکە دەشڕۆڤەیەکی دەشبۆی هەڵبژاردنێن باژارێ ئەستەمبۆلێ و ململانیانە بەرە ئاک پارتی و جەهەبەدە ڕۆلە کوردنە بەرە هەردوو ئالیاندە و پەیامە ئۆجەلان بۆ بێئالیبوونە کوردان ڕاگەهاند. ئەڤ هەڵبژاردن بۆ ئاک پارتیوەکە ڕێفراندۆمەکەنە و پارتیا ئەردۆگان شکستێ قبول ناکێ. پەیامە ئۆجەلانجی بۆەوەی چەندێبووک و کورد ژەڕوێ ئستراتیجیوە ڕێزی خوارێک بێخێ و ئالیگرێ تو ئالیەکی نەبێ و پەیامە ئۆجەلان تو باندۆراوەیە مەزن نابێ. ئەگەر هەیە هەندێک کەس بە سەدەمانەمەیە ئۆجەلان نەڕینەخوا بۆ گوهارن و دەنگ بێ جەهەبە نەدن و هەدەبە پێشتەوانیاوێ دکێ. هەروەها ئۆجەلان دەربارەی هەڵبژاردنێن بەژارە ئەستەمبۆلێ و چارەنویسە ئاک پارتی و جەهەبەد و هەڵبژاردنەندە و ڕۆڵە کورد. عوسمان ئۆجەلان گوت بە سەدەماک و ئاک پارتی هەپەیمانی لەگەڵ پارتیا نەجات پەرستیە تورکیا و دەوڵەتە باخچەلی کردە تۆ پرۆژەی ئەوان بۆ کوردان نینە هەروەها جەهەبەژی تۆ پرۆژە جەموانینە تایبەت بێ بۆ کوردان ئەوژی ددەمەکێدا کویەک لەسەر چوار ژەدەنگێن ئەستەمبۆلێ کوردن و دەربارەی دابەشبوونە نەڕینن ئێمرالی و هەدەپە و قەندیل دەبێ دەمانە هەدا عوسمان ئۆجەلان گوت سەرکردن قەندیل تو حەسابەکی بۆ ئۆجەلان ناکەن و کێشێن نەبەرە قەندیل و ئۆجەلاندا کوورتر بوونە و بتەنێ قەندیل نابێ ئۆجەلان بۆ مەرەمێن خوێن تایبەت بەکاردێنێ وەکە سەرۆکێ شۆڕەشێ سەیر ناکەن. ئەڤ هەڵبژاردن و بۆ جارە دوێل باژارێ ئەستەمبول وێ وەرنە ڕێبەبرن تێدا هەدەپە پێشتەوانیا بەربژەرێ پارتیا گەلێ کۆماری جەهەپە ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دکێ لێ عەبدەڵە ئۆجەلان دێ پەیامە خۆدە داخوازجە دەنگ دەرێن کورد کرد و بێ ئالی بندە هەڵبژاردناندا و چاف دێرێن سیاسی دەبینن و پەیامە ئۆجەلان وێ باندۆرێ لەسەر دەنگێن بینالی یالدۆرم بەربژەرێ ئاک پارتی دروست بکێ و بەشێکی دەنگ دەرێن کورد ناچنە ژێر داخوازە هەدەپە و سەلاحەدین دەمیرتاش و دەنگ بێ بەربژێرێ جەهەبە نادن.